نوچه ستران و موزیک برنامه و دکیومنتاری همی اوان لی کردستان 24 گوداری بکن 99.7 100.7 سڵاو جگرە خۆشەویستەکان بەرنامەی زمانێمە من و سەرکاری لەگەڵ ئێوە کۆ کردەوە لەگەڵ میوانێکی تریشە. ئازیزانم بەرنمەیە جارەمان باس لە حەیران و چەمک و واژەکانی لە نێو حەیراندا بەکاردێن لە شوێوە سەرچاوە دەگرن مانای چییە دەچینە بنج و بناوانی و لە چەمکی حەیرانیشەوە دەست پێەکەین. میوانێکی خۆشەویستمان هەیە کە لە حەیران شارەزایە هەرچەند حەیران بێژ نییە بەڵام پێیان گوتم کە دەنجیشی خۆشە. کاگڵقمان بەخێر بێ. سپاس بەیانی جێگرە ئازیزەکانیش خۆش سڵاوە لە سەری قەدە سووغی ڕادبینی قەراز و کەندێناوەی لە بۆ هەموو ئەو کەسانی کە ئێستا گیان لێمانە لە دەشتە کاچی بە کاچەکەی کاو لە قەرازی لە هەموو دار و بەرد و گوند و ئاوەدانی و مەڕ و مارات و مریشک و قاز و چێشکەشەوە پێشکەش بە هەموو ئەو گوێگرانە بیتن کە ئێستا جێمان لێ ڕادەگرن و تاسە و سۆزشیان لە بۆ حەیرانی هەیە. بێگومان حەیران ئەمە باسی زمان دەکەین بەڵام حەیران یەکەکە لەو گۆتنانەی کە زمان شیرنتر دەکات وایە؟ بێگومان حەیران زۆرێکە لە شعر ئەوانەی کە ناوی دەنێن پەخشانە شعر ئەوانەی کە ناوی دەنێن شعری سەروادار ئەوانەی کە پێی دەڵێن شعری کامل شعری سەر ئازاد ئەوانە هەمویان ڕاز دەکەن هەر یەکە و بەتی لە نیگای خۆیەوە تەماشای دەکات. بەڵام لەگەڵ ئەوەشدا زمانی حەیران و ڕێکخستنی حەیران و گوتنی حەیران تایبەتمەندیەکی یەکجار تایبەتی هەیە کە دەبی حەیرانبێژ ئەوەندەی لێ شارەزابی ئەوەندەی لێ شارەزابی لە گوتنێ سەرچیغ نەسی چونکە ئەگەر لە گوتنێ سەرچیغ چوو لە بابرین لە ڕێوانەکەی لە ڕێوزەیەکەی لا دەدا یدی تامەکەی دەکوژ ڕخسەتم بدا سەرچیغ مانای چیە بۆم شیکەوە سەرچیغ نەچی جاران سیغ هەبوو سیغ لە قەمیش و بە داوابەنی مووی لە مووی بزنێ دروست دەکرا و دەهۆنراوە لە تەنیشتیەک وەکو بەڕێیەک وەکو شتێکی لێدەهات حرەکەی ئاسان بوو بەڵام دەکرا پەرژین لە دەورەی ڕەشماری دەکرا پەرژین جا سەرچیغ چوون ئەوەیە کە ئەتوو لە چیغەکەی نەدەی بە سەر چیغەکەیدا بڕواتە ئیدی ئەوە سەرچیغچوونە یعنی سەهوکردن یعنی بابرین نەپێکانی نیشانە نەپێکانی قسە ئەجە بگەڕێنەوە سەر مەوزوعی بابەتی خۆ. حەیران هەندێک دەڵێن قەت دوو کۆپڵەیان سێ کۆپڵیان چار کۆپڵە حەیران نییە بە تەواوی دەبی لە 5 کۆپڵە پێکات بیشتی وا هەیە؟ نە ئەوە ئەگەر ئیزازەم بدەن ئەوە ئەو درێژکردنەوەیە تەنها و تەنها لە حەیرانەکانی عوسمان حەیرانی ڕەحمەتیدا هەیە کە خەرچی لەبیرت نەچی ئەو شەی تەنها و تەنها ئەمن کێشەم لەگەڵی هەیە باشێکین دوایە باش ئەویش باز دەکەین بەڵام ئەو حەیرانە لەویم دیتیە ئەمن لەویم جێ لێ بووە بەڵام ئەوانی دیکە هەر هەمویان سێ کۆپلەنە واتە سەربەندە ناوبەند یان ناوەند لەگەر دوابەندی جا سەربەند و ناوبەند و دوابەندەکە دەبی سەروایان هەمووی وەچیەک بیتن تا ئەو چێژە شعریەی کە لە حەیراندا هەیە لە دەست نەچی چونکە ئەگەر ئەو چێژەی نەبیتن کێشەکەشی نەبیتن کێش واتە وەزنەکەی بابرین ئەوە حەیران دەبتە قسەشی ڕووتی کە بۆ قسەشی ڕووتیش تامی نامینێ بەخۆی بە چێش و چێژەکەی وە حەیران دەستی لە هەموو گۆتنانستاندیە
ئەکید بە دڵنیاییەوە سێژی حەیرانی تەواو نابی بەڵام شێتە لەوەیدا ئاخر حەیران کو دادەمەزرێنرێ زۆر جاران ناکرێ برین کە بەهرێ و دەیرێ نه کابرا حەیرانی دادەمەزرێنی کە دای دەمەزرێنیتن کوی دادەمەزرێنی دەبی شارەزای تەنانەت جوگرافیای ناوچەکانیش بیتن ئەگەر شارەزای ناوچەکان نەبیتن کە دێتە دوێ بەسەر هەندە ناوچەیدا پاس دەدا کە پازیدا حەیرانەکەی تامی نامینێ کە لێن یەکەوتی کە لێن دەکەوتێ و تامی نامینێ بە تەواوی زۆر باشە حەیران باشە پێشەوەی لە حەیرانت لێپرسم ئەتوو گوتت تەنها و تەنها ئەمیش دەڵێم تەنها لەگەڵ تەنیای دوشتی جیاوازن دەبا گوتبات تەنیا و تەنیا تەنیایی لە بۆ ئینسانیە مرۆڤ کاتێک کە بە تەنیایە یعنی کەسی دیکەی لە گەردانیە لە چۆلەوانیدا خۆی و خەیاڵی خۆی بەتەنێ بەڵێ بەس تەنها لە بۆ شتە لەوانەیە مەبەستی سەرەکی چۆڵەوانیش بیتن ئەو چۆڵەوانی کە بێدەنگ و کپە ئەوە هیچ کێشەکیشی لێ ڕوونادا تەنانەت ئەو شەیە زۆر جوان بە بڕای من زۆر جوان لە باڵێن زاری کرمانزی زۆر جوان گۆ دەکرێتن کە تەناهی پێدرێت تەناهی ژواتە ئارامی و بێشێشەیی واتە ئاسایشێکی بەردەوام کەواتە تەنها بەمانای تەناهی بەمانای کپی و چۆڵی دی بڵێ نەک بەمانای باوەڕی من ئەوهایە نازانم زۆر باشە چونکە لە نووسین زۆر دێتە بەرچاوم لە ڕاگەاندنیش زۆر جەم لێ دەبی وشەی تەنها لە شوێنی تەنیا بەکاردەینن ئەوە سەرچی خچوینە ئەوان پێم وایە سەرچی خچوونە تەوا وشەی حەیران لە چی هاتووە زۆر دەڵێن حەیران لە یعنی سەرمەستی یان شێتی هاتیە ئەتوش گوێم لێ بوو جارێک گوتت هەو نییە وا با بەبرایە خۆ برم فەرموو هەر یەکە و بیر و ڕایەش هەیە بەڵام کێشە لەوەیدایە ئەمە تا چەند کورت دەبینین تا چەندی چاومان هەتەر دەکا بە ناو مێژوودا مێژووی چ مێژووی میلەتێک ڕووداوەکانی مێژووی زمانی ئەو میلەتە جوگرافیای ئەو میلەتە لە چێندرێ بووە هەتا چێندرێ هەر کشایە یان هەتا چێندرێ داکشایە زاری وا هەیە ئەتوو داگیرکە خاکت داگیر دەکا ئەتوو هەر دەکشی تو نابی شەی وازبین دەبی دەستت لە ڕەجی دەبی لە ڕێگەکەی بکۆریەوە لە چێندرێ هاتیە حەیران وەکو ئاواز ئەتوو بری پێش هاتنی عارەب و پێش هاتنی ئیسلامەتی پێش ئیسلام بوونی میلەتی کورد کورد گۆرانی نەبووبی کورد مەقامی نەبووبی ئاخرەمە دەوی بچینەوە وێن دەرێ وانە ئەگەر بچینەوە وێن دەرێ ئەمن پێم وایە پێش ئیسلام بوونی کورد زەردەشتی بووە ئەوە یەکلا بۆتەوە جا ئەوەی ئاو ئاسەواری کە دەمینێت چییە مەسەلەن کە کورد بوویتە ئیسلام ڕاستە دقە گاتاییەکان ئیدی بەو ئاوازە کە ئێستا پێدرێن حەیران بۆ ئاوازە ئەو دقە گاتاییانە نەخیندرێنێ لەبەرەوەی کە کابرا ئیسلام بوو ئەو دەقانەی لادا وانە باشە ئەدی ئاسەوارەکەی لە چێندرێ دەمینێتەوە لە قەراز و کەندێ ناوە و مرچێ و لەو جیانەی کە کانگای سەر هەڵدانی حەیرانن بەڕای من چونکە حەیران پەڕیتەوە بەڵام ئەگەر نەشپەڕی بیتەوە حەیران لەو زیەکانی دیکە خصوصیاتەکانی خۆی لە دەستدایە بە تایبەتی لە منکوریان لە منکوریان شتێک جێ بە شتێکی لێژ کردیە با پێت برێم مەسلەی ئەو بەیتانەی کە دەگوترێ زێی بە حەیرانی لێژ کردیە دوایە هاتینەوە سەر خەڵکە زەوقەشی هەبووە چێژەشی هەبووە لە حەیرانی گوتیە بەڵام بە شێوەیەکی تێکشکا و ناخۆش لۆ چکە تامی قەراز و کەندێناوت ناداتێ جا ببینەوە سەر وشەی حەیرانەکەی ئەو جا ئەتوو بەر لەوەی بچۆ سەر وشەکە دەمەوێت پرسیارەکەم پرسیارەکی دروستەبی لێرە دەڵێ قەراز و کەندێناوە چاوگەی حەیرانە بەڵێ باشە ئەگەر بگەڕێتەوە لە بۆ گۆتنی گاتاکان ئەو حەیرانە ئاوازەکەی
شێوە گوتنەکەی لەوێوە هاتبی بۆ تەنیا لە کەندێناوە و لە قەرازی ئەو شێوە گوتنەما لە ناوچەکانی دیکەی کوردستان کە سەر تاپای کورد زەردەشتی بووە ئەو خاصەتەی بۆ لە دەستدایە ئەمن ئەوەیان لە بۆ شتێکی دیکە دەجەرمەوە بەڵام بە سەرەتا باسی ئەوەی بکەین کە حەیران لە چیەوە هاتیە حەیران ئەمن پێم وایە لە گوتنی گاتایەکانەوە هاتیە با بڵێن ڕێوشێنێکی ئاینی بووە ئاوازێکی ئاینی بووە کە هەموو میلەتانی دنیاش ئەو ئاوازانیان هەیە لە سەرۆزگایەکان دەیانرێنەوە و وێردەکانی خۆیانی پێدەخینن و سرودەکانیان و هەموو بابەتە شتەکان دەرێن ئەمن پێم وایە حەیران ڕێکەوتێکی زۆر سیر لەگەڵ وشەی حارە حێرە حەیرانی عەرەبی کۆی دەکاتەوە کە پێم وایە ئەسڵەن ئەو وشەیە هاریکارێک بووە لۆ ئەوەی هەر زۆر زوو وشە ئەسلیەکە لە دەست بچی چونکە لە قەراز و کەندێناوەی عیب بوو برەیەکەشی حەیرانەکەم لە بۆ برێ ئەوە نابێت دەبی برێ گازکە حەیرانەکەم لە بۆ گازکە جا ئەو گازکردنە پێدەچی لە گاتایەکانەوە هاتبووی چونکە ئەو گاتایانش ڕێک ئەو سرودە زەردەشتیانە بووینە کە ئاوێستاینە و خیندراینەوە چاشەمان لە پەرزگایەکان خیندراینەوە لۆیێ مەسەلەن پێی دەرێن ئاریان گاتاواتە گاتایەکانی ئاریەکان چکە ئەو خەڵکانە لە چاوی خەڵکەکەی دراوسێشت مەسەرەن لە چاوی ئەو سامیانێک کە دراوسەی تو بووینە بێگومان ئەوە ئەتو ئاری بڵێ کە ئاری ئەوە گاتای ئاریەکانە لۆیە لە ئاریان گاتاوە هاتیە ئەو ئاریانە ڕێکهاتنەوەی لەگەڵ وشەی حەیرانەکەی بوویتە حەیران ئەسڵەن ئێریان گاتایە ئاریاییەکان ئاریاییەکان جا باسی ئەوەت کردلو بەڵێ لە ناوچەکانی دیکەی کوردستان شوێنەوارێکیان نییە ئەوەیان زۆر ئاساییە کەی نێجێت لێبوو لە دەشتی هەولێرێ هۆرەی زافان گۆترا کەی نێجێت لێبوو سیاسەمانەی هەورامان گۆترا هەنجی نێ دەتوانی بری ئەوە لۆ لەوێن دەرێن نمایە ئەمن بە دڵنیاییەوە دەڵێم هەر ناوچەیەک گاتایەکانی بە سۆز و شێوازی خۆی گوتێ لەبەرەوەی ناوچە زوگرافیەکان با بڵێن بووینە هۆی ئەوەی ئەو زۆرە ئاوازانە لەدایک ببن لەو ناوچەواتە تۆ بە ئەگەرێک دەڵێ هۆرەش شێوازێکە لە گاتە زۆرێکە ئاوازەکەی دەچێتەوە سەرگاتە بەڵام بۆ ئەو ناوچەیە وێ ئەوەیان زۆر ڕێتی دەچی لۆ سەبەبەکەی چییە هۆیەکەی چییە هۆیەکەی ئەوەیە کە مرۆڤ سەرەتایی با بڵێن ئاوازدانان و ڕیتمەکانی بە تایبەتی ڕیتمی لە ئیشەوە وەرگرتیا بەڵام هەموو ئاوازە بێ ڕیتمەکانی سەرەتا لە ئاینەوە وەرگرتیا بخۆی هیچی دیکەی نەکردیە سەرەتا ئەو شتانەی لە با بڵێن ڕێو ڕسمە ئاینەکانی بەکارهینایە کاتێک هاتیە مەسەلەن با بڵێن سرودە ئاینەکان و لە تەقسەکانی بەکاری هینایە ئەو شتانەی کە گۆتیتی هەر هەمویان بەو شێوازە هاتینە بەو شێوازە کە ئاوازەشی هەبی چونکە ئەو ئاوازە بە دەنگێکی خۆشەوە کاریگەریشی زیاتری لەسەر ئەو خواپەرستانە دەبیتن کە چ لە دەرێجیان لێ دەبی و چ لە ناو پەرزگایەکەی خەریکی خواپەرستینە هەر یەکە بە دینی خۆشی جا من پێم وایە مەسەلەن ئەو هۆرەی زافی یان بابرێن سیاسەمانی هەورامی یان لاوچی بەری ئەو لایەی کرمانجی باکوور بەڵێ هەر هەمویان بیدایەت لە شێوازە ئاینەکەیەوە سەریان هەڵدایە بەڵام دوایێ بە ئاڵۆزبوونی ژیان و تێکسژان و پەیدابوونی قەرەباڵغی و پەیوەندی پەرسەندی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و
ئەو شتانە وای لە هااتیا و ئاوازانە کەتینە سەرزاری خەڵکەکەی دیش ئەوە وای کردیە کە زۆرها گۆرانی دروست ببیت نەک گۆرانی بە تایبەتی مەقامات ئەوانەی کە ڕیتمیان نییە هەر هەمیان سەرچاو بنەڕەتیەکەیان لە ئاینەوە دێ ڕاست دوو شەم لەو قسەکردنت پاڵاوت قەرەباڵغ و پەرەسەندن حەزم لێ ئەو دوو شەی پەڕە بکەین یان شی بکەینەوە ئەو جە بچینە سەر قسەی دی ئەو قەرەباڵغیەکە دوو سەرچاوی هەیە کە کوردی نینە شتاکەن شتاق ئەجە شتاقەکەش باسەکەین نارێ ئەیما وشە و شەی ڕادەشێشی قسە قسێڕانەشە قەرەباڵغەکەی با هەڵتە چێنین لە بنەوە قەرەباڵغیەکە لە دەڵێن لە تورکیەوە هاتیە لەبەر ئەوەی ماسی دەریای ڕەش ماسیەکە تام چێژێکی زۆر خۆشی هەیە ئەوە ئۆبار بمری ئەو مامۆستای لۆی باس کردیمە لەبەر ئەوەی ئەمن نەم خواردە دەرێکە خەڵک کۆبووینەوە لەسەر کڕینی ئەو ماسیەی باڵک بەمانای ماسی دێتن باڵک بەرێ قەرە بەمانای ڕەش ڕەشە ماسی ڕەشە ماسی واتە ماسی دەریای ڕەش ئەو ئاپۆرایە ئەو ئاپۆرایە بە قەرەباڵغی ناوی دەنجی دایتەوە و ئیدی لە بۆ کۆبوونەوەی خەڵکەکەی دەڵێن قەرەباڵغی زۆر چاکە ئی دووەمیان سەرچاوەکەی عارەبیە پەرەسەندن ئەو قەرەباڵغیەکە سەرچاوەکەی دەڵێن سەرچاوەکەی عارەبیە ئەم لەوانە دڵنیانیمە بەڕاستی بەڵام دەڵێ کابراایەکیان ڕەوان کردیە جاران شەڕ و هەرا لە بینی عاشرەتە عارەبەکان هەبووە جا لە بۆ شتەشیان ڕەوانە کردی خەڵکە کۆبووینەوە کەسێکیان نردێ بزانی چییە کە هاتیتەوە گوتیتیان چییە گوتی نازانم کوی باسکەم یەک لەوان گوتیتی قول وە بالغ برێ و زیادەشی بخەسەرێ قول وە بالغ بوویتە قەرەباڵغی ئەمن ئەوە یەکەم زیاتر ئەم نیش بەلایویدا دەچم زیاتر بەلایویدا دەشتێنمەوە چونکە زۆر ناوچەشمان هەیە ناوەکانیان ئاسەواری چەمچی تورکیان بەسەرەوەیە ئەوە بەدڵنیە قەرەتەپە و قولتەپە و قوشتەپە و ئەتوو چەند سار کە بە تایبەتی ئەو ناوچەیە لە شەڕی چاوێرانەوە کە دەسەڵاتی سەر ناوچەکە یەکلایی بوو لە نێوان هەردوو ئیمپراتۆریەتی عوسمانی و سەفەوی ئیدی ئەتوو کەوتێ ژێر کاریگەری ئەو زمانە فەرمیەی کە لە ناو دەوڵەتی عوسماندیدا بەکاردەهات وەلو دەوڵەتی عوسماندی کە سەرەتای کاری هاتنە سەر کار و دەسەڵاتیان گرتە دەست ئەوانیش وەکو ئەوانەی پێشترێ بە تایبەتی سەلجوقیەکان هەر زمانی فارسیان لە بەڕێوەبردن و دایرەکانیان بەکاردەهینە بەڵام دوایە هاتنە سەر زمانی تورکی زۆر باش پەرەسەندنەکەش باز بکەن ئاسایە ببورن هێشتا لە من باشتر زیاتر کۆخەم هەیە ئەمن ئەو ڕۆ زۆر خراپم دەنات باش بوو زووتر لەو هەفتەیە پەیوەندیم کردوتر با باشتر بم بە حیساب بە قورباندم چاوت ماچەکەم پەرەسەندن پەرەسەندن سندن واتە وەرگرتن ئەستاندن پەرە بە مانای پەڕە دێتن سەرپەڕ سەرپەر چییە؟ هەموو کارێک هەموو شوێنێک هەموو کردارێک دوو سەرپەڕی هەیە ئەولا و ئەولا جا کە پەڕەکان دەستینی یعنی گەورەتر دەبێت فراوانتر دەبێت سنوورەکەی فراوانتر دەبێتن ئەوە پەرە دەستینی پانتایەکەی فراوانە بێت بەڵێ زۆر بە ئاسانی گۆتت شتاق شتاق ئەو قافە بە ئەسڵ کافە شتاق ینی هیچ تاقیشان ینی هیچ دانەیەشان ئەتوو باسی چەند شتێکی دەکەیت دەرەی هیچ دانەیەشان وانە یعنی بەو شێوەیە نین بەڵام ئەو شێ لەسەر زاران سوایە لە ناو کوردەواری
قەراز و کەندێ ناو دەشتەکەی کاو لە هەولێرێ دەرێن شتاقیان شتاقیان زۆر باشە. باسی لاوکت کرد لاوک لە سۆرانی دانیە نا مەسەلە بوون و نەبوونەکە نییە مەسەلە پەڕینەوەیە مەسەلە بنجەکەی بنجەکە بەڵێ نەک بادینان کرمانجی کرمانجی سەر و کە ئێستا بەتەمانە بە سۆرانەکەی برێن کرمانجی خوار و وەلو پێشی دەرێن جا لاوک ئەسڵەن هیچ ژنانە ئەوم پێ خۆش و باس چونکە لاوک گسکەکردنەوەی وشەی لاوە لۆ خۆشەویستی جا لە حەسرەتان و لە دووریان و لە ئەشقان کە ژن بە کوڕە لاوکەکەی خۆی گوتنەچی مێینانە لە بۆ نێرینە ئەکیت بە دڵنیایی ئەوە سەرەتای کارێ ژن یان کەس مێینە لە بۆ پیاویان گوتیە بە تایبەتی ئەتووە گەرتە مەشاکی زۆربەی هەرە زۆری لاوکەکان یان داستانی دڵدارینە یاخود داستانی قارەمانینە لەبارەی پیاوەوە هۆنراینەوە هەمووشی لەبارەی پیاوەوە هۆنرایتەوە باسی ئەو قارەمانێتی و ئەو قوربانی دانانە دەکاتن کە پیاو لە بۆ عاشیرەتەکەی لە بۆ نەتەوەکەی لە بۆ هەر یەکەشی لە بۆ خۆشەویستەکەی دایتی مەسەڵەن چەندین لاوکمان هەیە باس لە مەسەڵەن ئەگەر بە نمونە ئەوەی وەرگرین گەنج خەلیل بەریاگە گەنج خەلیلی وەرگرین گەنج خەلیل نردیتیان لە بۆ ئەرکەچی وەکو سەربازیە ئایا وەکو میوانیە وەکو خۆداربازکردن لە دەست توانە و لێ هاتوویەکانی گەنج خەلیلی مامی ڕەوانەی ئەستەمبۆڵێ کردی بەڵام عەدلەخانی شیژێ مامی خۆشی ویستە لە لاوکەکەیدا دەرێ عەدلێ دەبێ یعنی بەزاری وێوە یا ڕەبی دلێ من گەلەکی والە گەنج خەلیل کوڕمامێ منەو ساڵە کە سەرێسون ساڵە لە وەلاتێ غەریب و غوربەتی گەلەکی نەخۆشەوە زیڕابم نوێنێ ڕایەخم کەت کە تێ نازبالی فا بدەمە پاالە تەمەشایکە چەند جوان لە نەخۆشیەکەشی سۆزشی لە بۆی هەیە بەڵام دوایە دێتە سەرچە ئەوە باسی دەکاتن و هەر هەموو شتەکانی خۆی دەکاتە قوربانی لە ئەوەی گەنج خەلیل بکاتە سوارێک لە ڕۆژمەیدانی ڕۆمیان ئەوەندە چەلەنگ بیتن نەبێژن سوارێکی کووردە چەندی بێکار و بارە ڕۆژمەیدانی ڕۆمیان بڵێ مانای چیاشی بکە ڕۆژمەیدانی ڕۆمیان ئەوە پاڵەوانەکان داهاتن خۆیان دەنوان سوار ساچیان دەکرد و زلیت بازیان دەکرد ڕۆژمەیدان بڵێ زلیت بازیان دەکرد ئەوەی سواری سوارەی چاک بواە شاسوار ئەو سوارانە هەرچ هوەرێکی کە لەسەر پشتی ئەسپی دەنوێندرا دەیان کرد و چ هوەرێکی پێیان بوو زاری وا هەبوو دەیانگوت کابرا لەبەر ینی لە پراوەکردنێ لە ڕاهێنان و مەشقکردنێ دەچوو خۆی داوێشتە بن زجی ئەسپەکەی تا تیر و شیر و ڕمی دوژمنی پێ نەکەێتەوە سەر جوولە بە یەک جوولە یکتەکانی داهاتەوە سەر پشتی ئەسپەکەی و کاری خۆی دەکرد ئەو هوەرەکانی جەنگ و سوارچاچی بوون ڕۆژمەیدان ئەمن کەلەی وردەبمەوە داڕژداوێکی نوێیە ئەو وشەیە نا زۆر کۆنە ڕۆژمەیدانی ڕۆمیان زۆر کۆنە ڕۆژمەیدان وەکوچی ڕۆژ داڕشتەی وشەکە ئەوە ئەمن نیمە ئەوە کاوە ساغی وا دەرێ ڕۆژمەیدان بەسجا کاوە ساغا لە شێ وەرگتێ پێشترێ ئایا ئەو لاوکە بە خۆی نەخێر ئەوە پێشیوی زۆر لە مێژە ئەو لاوکە هەیە زۆر پێش کاوە ساغی هەبووە کاوە ساغەش گۆتیتەوە بەڵێ یعنی ئەو ڕۆژمەیدانە دەبی زۆر لە مێ چەند جوان و زیندووە بڵێ زۆر ژیانی تێدایە ئەو ڕوشەی ینی دەستەواژەی ڕۆژمەیدان بەڵێ هەستەکەی وەکو کراسێکی ئوتوکراوە نوێ هەر کۆن نەبووە ئەخر ئەوەیان زۆر مهمە باسی بکەین ئەمە
کابرایشی باواری کابرایشی باواری نا ئاواری ئاواری ڕسوول حەمزا تۆڤی داغستان داغستان بەڵێ دەڵێ ئەگەر دەمانسە بە ڕابردووەوە بنەی دوا ڕۆژ تۆپت پێوە دەنێ جوان جا ئەمن لە خەمی ئەوەی دامە کە دوا ڕۆژ تۆپمان پێوە بنێت چونکە ئێمە ئێستا خەریکین ڕابردووی خۆمان لەبیر دەکەین بە تایبەتی زمانەکەمان لۆ ئایا هۆکارەکە دەستی دوژمنە ئایا هۆکارەکە دەستی ناڕەزا و ناشیرنی تەکنۆلۆژیایە بەسەر هەموو جوانیەکانی ژیان و زمانەوە بەڵام ئەمە خەریکە هیچ شتێک لە ڕابردووی خۆمانەوە وەرناگرین بەڵکو ئەمە پێویستمان بوێ هەرچی لە ڕابردووی زمانی مەهەیە ئەمە بینین لە باڵێن ژیانە نوێیەکە و سەردەمیانەکەی ئەو ڕۆمان بیخەینە گەڕ چونکە ئەگەر بچیەوە مەسەلەن سەر وشەی کە ئێستا لە بەرامبەرمان تەلەڤیزیۆنە دەبینی ئەو وشەیە ئەسڵەن لە شێوە هاتیە لە بنەسەڕە لە زمانی لاتینی و یۆنانیەوە هاتیە هەر هەموو زمانە ئەوروپیەکان وەریان گرتیە تەلێڤیژن یعنی دیتن بەڵێ یعنی دیتن تێلیڤیژن ئەوەش بە وابەستە وایە بەڵێ جا ئەو دیتنە لە ڕێی ئەو وایرانەوە دەهات لۆیە ناوی تەلەڤیژنیان لێنا چناوەکی دیکەی لێ بنێن پرسیارە چناوەکی دیکەی ئەوان چوینە لە ڕابردوو یەک کشوەرەوە هینایتیان لەوەیاندانایە ئەمە ڕۆژمەیدان بەکار ناینین کە دەکرێت بکرێتە دەرێک گۆڕەپانی ئیش و کارەکان کەکە ڕۆژمەیدانی چەند جوانە ئەتو لێ وەری ناگری بە هەزاران و شەیدی کەش هەمومان لە بیرە خۆ بردیتەوە ئەمن لەو ڕۆژانە شعرێکی ناسەر حیسامی بخوێندەوە و شەکی جوانم هاتە بەر چاو هەستم کرد دروستکراوێکی نوێبی تۆ لە من شارەزاتری لە زمان نازانم پێشینەیەکی دی هەیە نە لە بۆ فریشتەی جانکێشان گەروگری بەکارهێنا بوو گەروگر گەروگرنی ئەوەی گەرو دەگرێت دەکرێت مەسەن ئەو گەروگرە بەکار بین بەڵام ئەمن کاگناسر تەبعاان چاوی منە کاگناسر شاعیرێکی تا بڵێ ناسک زمانزانشی تا بڵێ موقەڵێشە بەڵام لە وشەی لە گەری دانیمە لەبەر ئەوەی لە کوردی پێشترێ زۆر پێشترێ ئەو شێ بەکار هاتیە بە شێوەیەکی دیکە پێمردەیە پێمردەش هەیە بەڵام گەروگر دەکرێت گەروشی بگری و نەشی کوژی کابرا دێتن قەردی لەکەمتە دێ گەرود دەگری یا لە قەردەکەمدەوە آخر ئەوە نابیتێ جا ئەو پێمردەیە خوا چیرۆکەکەت باس کردی جاچی ئەوە لە داکم فێر پێمردە بەڵێ پێمردە لە داکم وەرم گرتێ بەخوای نازدار بوو باسی خۆنواندنت کرد کە لە ساو پشتی وڵاخی پشتی ئەسپی خۆیان دەنوێنن بەڵێ ئەوە تۆ گزارش لە نمایشکردنەکە دەکەی نمایش زیاتر خۆ بەلای فارسیدا خۆ پیشاندانەکە بەڵام نواندن بەمانای خەواندنیش دێ خۆ نواندن مەبەست نواندن بەتەنێ نواندن کردا وەکو کردار بە دوو مانا دێتن یەک کەسەشی دی دەیکا دێ منداڵەکەی دەنوێنی خەریکی نواندنی منداڵەکەیتی با بڵێن بەڵام کابرا خۆی دەنوێنی یعنی وێنەیەک بۆ خۆی دروست دەکات جوانە وێناندنە ئەوە نواندن نییە ئەسڵەکەی وێناندنی خۆیتی کە خۆی لە پێشە تو دەکاتە وێنەی بەرجەستە لە بۆی ئەتوو هوەرەکەی وی ببینی دەمویست ئەو دوشتە لە پاڵێک دەربین زۆر جوان جیا کردەوە نواندن کاتی کەسێک لە خۆیەوە جێبەجێ دەکا ئەوە خۆ نیشاندانە بەڵێ
نواندن کە کەسێک لە کەسێکی دیدا جێبەجێ دەکا خەواندنە دەستت خۆش بێ پلاوەکردن چ بوو پلاوە باست پراوە ئەوە پاراوەی ئەزنەبی هاتیتە ناوەمە لە زمانە ئەوروپیەکانەوە پراوەکردن واتە مەشقکردن مەشقکردن بەڵێ جوانە ئەدی گەڕ بە چمانایەک جامیش دەمیست بزانم بە چمانایەکە آخر لە حەیرانەی کوردی دەرێت سێ قوسان لە من لە گەڕێ گەڕ ئەوەیەکە با بڵێن برنداییەک یان گەوەڕێک یان سیایەک بسوڕێتەوە زا لە دەورەی ئەو گوندەی بیتن دەرێت سێ قوچان لە من لە گەڕێ زەینی خۆب دەنا و غەدارداکەی چارۆگەی سپێ لەملان دەگەڕێ چاوی ئەو غەداردا لێرە لەملان دەگەڕێ و لە گەڕێ هەردوو یەک مەبەست یەک ئەو گەڕاندنەکەی دووەمە لەملان دەگەڕێ ینی لەملی سوورایتەوە لەملی سوورای بەڵێ ئەوەی دیکەش هەر بەهۆی سوورانەوەکەی گەوێڕێک دروست بووە یان گەڕ هەر گوێڕیش بەمانای گەوێر دێتن لەوێن دەرێ ئاوەکە لادەدا زەیە بادینان لادەدا ئاودڕێکی دروست کردیە و دەسوڕێتەوە ئەوجا شۆڕ دەبیتەوە لە بۆ حاوی کوشاف و زمارە و زمارە و ساقی و دوایش دەسی لە مەخلەتی لە مەخلەت عەرەبیە تێکە دەبێتەوە لێن دەرێت تێکەری زەی دەچڵە دەبیتەوە کە عارە پێ دەرەن دزلە دەچڵە ناوی دجلەیە دەچڵە ناوە کوردیەکەی لەبەرەوەی ئەو زەیە لە دە چڵان پێک دەچڵە ئاوی دیکە بەڵێ دەچڵ ناویەک و ئەو ڕووبارە گەورەی پێک دێنن کەواتە ناوەکە کوردیە بە دڵنیاییەوە ئەمن لە تەرجومەی ڕۆمانەکەی سەلیم بەرەکاتی ئەنقاذ الأزل الثانی کە ئێستا بە نیازین چاپی بکەین کاکە یارانی مەموزینی دەستی خۆشوی بە تەمایە چاپی بکاتن لەوێن دەرێ دەچڵم بەکارینایە چونکە ئەو لەوێ باسی دوو ڕووداوی یان دوو کارەساتی کوردی دەکاتن کە یەکیان ڕووخانی کۆماری مەهابادە و ئەویدیش کۆمەڵ کوژیەکەی دەرسیمە بەدەستی ژاندەرمەی تورکان ینی تۆ بنچینەیەکت هەیە بۆ ئەوەی کە دەچڵە ئاو هەنا دەکرێت بژمێری بڕۆ بیژمێرە هەتا دەگەیە گاڕون و گالێڵەکەی هەر گاڕوونەکەی وەرگیرایە کە وابزانم عارەب لە باشوور پێی دەڵێن نەهەر جاسمە شتێکی وایە بەڵام ئاوەکە بەخۆی گاڕوونە گاڕون بڵێ ناوە لە چێوە هاتووە یعنی زارێک ڕوونە و زارێک شێلووە زار بڵێ کە بەفر دەتاوێتەوە زارێک بە ڕوونی دێتن و زارشیش بە شلوێی بۆیە ناوێنە گاڕون ناش لە ناوەکان دەشکە گاڕون و گاک شێلوو گاڕون ئەوە گاڕوونەکەیان وەگرتی خۆشترە ئاوەکە بەکەلێک دێ زۆر باشە باسی دەچڵەمان کرد کە دزلەیە یان باسی دزلەمان کرد کە لە بنچینە حەز دەکەی دەرێن فراتیش فرەهاتە ئەجا دەمیست باسی فراتی بکەم ئەویشم بۆ باسکە چونکە دوو ئەمن پێم وایە ئەوە فرەهاتە چونکە دوو لقی هەیە کەوە لەو دوولقەکە ئێستا ناوی تورکیان لێە فراتسوو مراسوو فراتەکە هەر فراتە فرەهاتەکەیە بەڵام مرادەکە ڕەنگە بە ناوی یەک لە سوڵتانەکانی عوسمانلیان ناویان لێ نابیتن بەڵام کە دێتن ئەگەر تەماشای هاتنە خوارێ ئەو دوو ڕووبارەت بکرد وایە جاری جاران ئێستا ناکە بە چەندین بەنداوی لەسەر دروست کرایە و تێکدرایە ڕەوتەکەی تێکدرایە تەماشا دەکەی ئاوی دجلەی یان ئاوی دەچڵەی ئاوەکی تیژ ڕۆ بووە بەڵام مەودایەکەی لەو بەر و ئەو بەری زێ تەسک بووە بەڵام مەودای زێ فرەهاتی یان فراتێ مەودایەکی بەرینە بەڵام ئاوەکەی لەسەر خۆ دەڕوە فرەهات لۆ چونکە هەر دزلە لە شوێنێکی بەرزەوە ڕێک بەرەو خوار دەبیتەوە لە باکووریەوە لە بۆ باشۆڕی باشۆڕ بەڵێ جوانە باکوور
باشۆر کەواتە ئەوانیش بنەچەشی خۆیان هەیە ئەو شانش بە کورتی ئەو دوو شەشم بۆ شی بکەوە ئەوجا بەرەو کۆتایی دەچین پێویستە قسەچی دی بکەین لە دوای ئەو دوای کاتمان بدەنێ باکوور ئەوە یادی بەخێر و گۆڕەکەی پڕنور بیتن ئەوەی ئەمن یەکەم زارخیندمەوە و بەکاری هینا بوو مامۆستای گەورەمان مامۆستا مەسعود محەممەد بەکاری محەممەد بەڵێ ئەو باکوور و باشۆڕی بەکارهینا بوو با ینی جێیەکی کە دەیگێ بەڵێ جێیەکی دەیگەیە با کوڕایی لۆ ئەتوو لە هەورا لە هەورازی ڕابەرەو سەرێ دەچی ینی بەرەو چێن دەرێ دەچی بەرەو کوڕاییەکەی دەچی کە هەڵدەکشێ بۆ سەر بەڵێ بەڵام ئەگەر لەو باکوڕێی ڕا لەو خاڵی شلۆقەی ئەگەر وەکو بیرکاری تەماشای بکەین ئەو خاڵی شلۆقی کە ئاودوو دەبیتن و لەو دیوی ئەو خاڵی ڕات دەبیتە لێژایی شۆر بەرەو شۆر بوونەوەیە باشۆر بەڵێ جا پێویستی بەکارهێنانی زمان لەو داڕشتنە کوردیانە پێویستە بەکارهێنانێکی زۆر دەقیق و وردبی دەبی موخەڵێش بی ئەمن کتێبی وام خوێندیتەوە کابرا بەداخەوە بە زمانزان حسابە کەچی نووسی بووی نشێوەکی ڕک بوو بەڵێ ئەخر نشێو ڕک نابی برا هەوراز ڕک دەبی نشێو لێژە بەڵێ هەرچەندی لێژاییەکەی زیاتر بیتر ناخۆشترە بەڵێ خاستن لۆ کەروێش ئاخر دەستی لە پاشیان کورتترە لۆیە سەرانگرێ دەبی بەڵێ باسی سەرانگرەی ناکەین سەرانگرێ دەکەوتە بەر بانگرۆزان دەکەوتە بەر بانگرۆزان بەرە تەقلان لێدا زۆر خۆ دەسوڕێنی کاک سەرکاری دەهێنەر هەراسان بووە دەڕێ دەنجی بانزیک بی لە مایکی شتەکەمە بیراتەوە لەوەی ڕەحمەتی تایر تۆفیق گۆرانیەکی بۆ تۆمار کرابوو لە تەلەڤیزیۆنی کەرکووک بوو پێم وایە دەستێکی لەبەر پشتێنە چیرۆکێکی هەبوو نازانم بنچینەی هەبوویان ناو چیرۆکە دەیانگوت هەردوو دەستی زۆر دەجوڵاند هەر زۆریش ویزبوویان دەستی ڕابگوتیان دەبێت ئەو دەستت لەبەر پشتێن بی نابێ دەربێنی ئەمە چ بکەین لەگەڵەت و لەوەی نەجوولە ئێستا وڵی سەسپی دوو قلوتان نیە زۆر باشە ئەمە لێت خۆشە بین بەو شەرتەی کاک سەرکار دەڵێ حەیرانێکمان لۆ بڕێت چونکە باسی حەیران و کرد هەم لەبەر دڵیوی هەم لەبەرەوەی شەرمەزاری گوێگرانیش نەبین چونکە باسی حەیران کرد و حەیرانێک نەگوترێ آخر ئەمن حەیران بێژم نەدەنگم خۆشە ڕەنگە لە ناو ڕحێخۆ ناو ڕحێخۆ بزانم حەیران کو بە خۆشی دەگۆترێ بەس ئێستا ئەگەر بیرێم ڕەنگە لە سەربەندەکەی ڕاخەڵک رادیۆەکەتان بکوژێنەوە ئۆبارتان بە ئەستۆی خۆمان بەم لە خۆتان خینی خۆتان لەسەر خۆتان گوتت دەزانم لە ڕحێ خۆرە کو دەبێژ بەس قڕۆن ببێژە قڕک ئەگەر هاری کار نەبیتن وڵی پێم خۆشە شتێکی بڵێ چونکە دەزانم دەنگت خۆشە دەزانم زۆریش با قوفڵدانی بەرنمەکەمان بەو گۆت نەیبی باش فەرمو ئەو دەرتان ناشتێن سپاس دەکەین ئەوجا ئەمن خوا حافیزی دەکەم و ڕێز و خۆشەویستی من و مامۆستا لقمانی خۆشەویست و کاک سەرکار بۆ ئێوە گوێگرە عزیزەکانم با ئەو حەیرانە کۆتایی پێبێ ئەوە دیاری من بیبالە بۆ گوێگرەکان بەستخوا رادیۆەکەی مەکوژێنەوە لەبەرەوەی حەزم لێ تا سەری گوێمنی ڕابگرن دەزانم دەنگم ناخۆشە فەرمو بابە دەرم نازانم بە چێن دەرێ دار برێ ئەم کاچی نەدەرم بەخۆم لە کەندێ ناوەی درم لەو دیوی دیسان لە بۆ نمای مەگەداغەدارداک دەرم بەخۆم لە کەندێ ناوەی درم لەو دیوی
من دەمگوتەوە غەداداکەی چ عەزەبەت و گوارە و خەزی من لە زێڕیە ماڵوێران دەرم بازنا دەزیوی دەتوەرە دەستێ خۆ تێگریم بچینە دەرێ لە کاو لە وراتی بە خوددا دەرم خێرمان خێر شەرمایان ئای بەنیوی و خاق شاین